برانی بەڕێز و خۆشەویستم لە وانە و دەرسی ئەو ڕۆمان گەیشتین بە بابەتی سێم لە بابەتەکانی علمی ئوسولی فقه کە دەتوانم بڵێم دوای سەرچاوەکانی فقی ئیسلامی گرنگترین بابەتی فەسلی سێمە بۆ چونکە باس لە هەندێک زەوابط و قەواعید و ڕێسا دەکا بۆ ئەوە چۆنیەتی ئێمە هەلسوکەوت و تەعامل لەگە سەرچاوەکان بکەین. بە تایبەتی لەو سەردەما خۆشەویستان یەک لە موسیبەتە گەورەکانی کەوا تووشی عالەمی ئیسلامی بۆ بەڕاستی فەوزا لە فتوایە، یعنی هەر یەکە و بخۆی ئاەتێک بینتە بەردەچاوی بکە بەبەردەکەوتە بەرچاوی یاخود فەرمایشتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر دەلێت وایە خوای گەورە وا دەفەرمێت، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وا دەفەرمێت. جا بە تایبەتی لە بابەتی فتوا بەپێ ئەو ئاەتە و شتە حەرامە، بەپێ ئەو حەدیسەیە ئەو شتەیە جائز نییە، مەکرۆها یان سنەتە، ئایا واجببوون و سنەت بوون و حەرام و حەلال و مەکرۆه ڕاستە هەمووی لە سەرچاوە فقیەکان وەردەگیرێ، بەڵام بۆ هەموو کەسەکەیە بێ ئەوەی ئاشنا ببی شارەزا ببی بەو زەوابط و قەواعیدانە ڕاستە و خۆ بشتە ناو سەرچاوەکان نەخێر. هەر کاتێک هەر موسڵمانێک هەر زانایەک هەر عالمێک بەپێ ئاشنابوون و شارەزابوون بە ئەو زەوابط و قەواعیدە ئوسولیانە هەلسوکەوت لەگەڵ سەرچاوەکان بکە، ئەوە ئیلا تووشی هەلەی زۆر زۆر گەورە دەبی. جا ئینشاءڵڵا کە باز دەکەین لە بۆمان دەردەکەوێت چۆنە بە تایبەتی ئێمە لەبەر ئەوەی ئوسوڵەی کە ئێستا دەیخوێنین ئوسوڵێکی زۆر کورتە بە کورتی و پوختی باز دەکەین. لەو فەسڵە باز لە حەفت قاعیدەی سەرەکی دەکرێت، حەفت ڕێسا، حەفت قانون و یاسا پێویست دەکا زانە ئاگاداری پێهەبی پێش ئەوە بشتە ناو سەرچاوەکان بۆ دەرینانی حکمە شەرعیەکان. کەواتە ئێستا ئێمە حکمە شەرعیەکانمان باس کرد، چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو حکمە شەرعیانە یاسا و قەواعیدەکانی چ بوون، دوای ئەوە ئەو حکمە شەرعیانە لە شێ دەردەینین لە سەرچاوەکان، باسمان لە سەرچاوەکان کرد. ئێستا ئایا ڕاستەوخۆ ئێمە ئەو حکمە شەرعیانە لە سەرچاوەکان دەردەینین؟ بەڵێ، بەڵام بە پشتبەستان بەو قەواعیدانە، بە ئاگاداربوون بلەو قەواعیدانە کە ئەو قەواعیدە ئوسولی و لوغەویانە دەبتا ڕێپێشاندەر بۆ ئینسان بۆ ئەوە کاتێک ئینسان بشتە ناو سەرچاوەکان بە جوانی بابەتە شەرعیەکان حکمە شەرعیەکان لەناو دەربینی. طبعا ئەو زەوابط و قەواعیدانە بەڕێزان لە چ وەرگیراوە؟ لە ئەسڵەوە طبعا لە ئەسالیبی یاخۆت شێواز و ڕێگایەکانی زوبانی عەرەبی، چونکە قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە زوبانی عەرەبی هاتیە، کەوابی ئەوەی بێ بشتە ناو سەرچاوەکان بەڕاستی دەبی زۆر شارەزابی لە زوبانی عەرەبی، کە ئەو قەواعیدانەش لەسەر ئەو ئەساسە دانراوە، یعنی ئایا ئەو وشە دەلالە لەسەر چ دەدا؟ یعنی زوبانی عەرەبی وەکو زوبانەکانی تر نییە، زۆر دەوڵەمەندە، جاری وا دەبی وشەیەک یعنی چەندەها معنا دەگەینی، ئایا بەو شێوازە جاری وا دەبی لەوانەیە بە مەجاز هاتیە، جاری وا بە کینایەت هاتیە، جاری واتیە بە سەراحەت هاتیە، ئایا کو تەعاملی لەگەڵ دەکەی، یعنی ئێمە ئەگەر وات و ئەو وشەیە بەو شێوازانە بێ. جا هەروەها لە مەقاسید و عیلەلی ئەحکامە شەرعیەکان ئەو قەواعیدانە وەرگیرایە، ئایا شەریعەتی ئیسلام لە ئەسڵەوە بۆ چ هاتیە کە دەڵێن بۆ بەرژەوەندی و مەسلحات ئەو قەواعیدە وا داڕێژرایە کە تو هەر کاتێک لە ئاەتێک لە حەدیسێک شتێکت باس کرد حکمەشی شەرعیت باس کرد لەگەڵ بەرژەوەندی و مەسلحەتی ئەو خەڵکە نەگونجا ئەخەوە تەعارض دروست دەبی. ئێمە دەڵێن دینی خوای پەروەردیگار بۆ ئەوە هاتیە خۆشگوزارانی خۆشبەختی بە قسمەت ئینسان بکە، بە شەریەت بکە، کەچی تو بە پێ ئەو ئاەت و حەدیسانەی تو ئەو خەڵکە دێخستە ناو مەشاکل و ناخۆشی و ناڕەحەتی، چۆن شتی وا دەبی. جا هەروەها ئەو قەواعیدانە لە بنچینەکانی شەریعەتی خوای گەورە ئوسوولە کولیەکان وەرگیرایە، ئینجا دائیمەن کە وەکو بدەین لە تێگەیشتن لە دەقەکان ئەو زەوابط و قەواعیدانە دانرایە. ئێمە وەکو باسم کرد ئینشاءڵڵا بە کورتی باز لە حەفت قاعیدە دەکەین. قاعیدەی یەکەم دەلێت طرق دلالة النص على الحكم الشرعي، أي طرق دلالة اللفظ على المعنى. طبعا ئێمە هەموو شتێک کە با بڵێن دەستێنە ناو سەرچاوەکان مەبەستمان چییە؟ مەبەستمان لە معنایەکەیە. معنە یعنی ئەوە چ دەگەینی، ئەو زاراوە چ دەگەینی، چ واتایەک دەگەینی، بۆ ئەوە خۆما مەبەستدا قورئان و حەدیث لەفزەکە نییە. ڕاستە قورئان و حەدیث بە لەفزەکە ئەجر و پاداشت پێ دەگا، بە تایبەتی قورئان، بەڵام ئێمە کە دەلێین لەفزەکە مەبەستمان ئەو لەفزە نییە، بەڵکو مەبەستمان لەوەی ئەو لەفزە دەلالەت لەسەر چ مەعنا واتایەک دەدا.
کەوابی ئەوە دەڵێت ئێمە معنا لە چ وەردەگرین لە لەفزەکان وەردەگرین باشە بە چ ڕێگایەک ئێمە ئەو واتە و معنانە لە لەفزەکان وەردەگرین ئێمە چار ڕێگامانەیە یعنی بە چار ڕێگا تو دەتوانی کە دەچێ ناو بەڵگە شەرعیەکان بە تایبەتی کتاب و سونە بەو چار ڕێگایە دەتوانی چیە حکمە شەرعیەکان وەرگری لەوانەیە ئێمە ئەغڵەبمان لەو چار ڕێگایە یەک ڕێگامان لەوانەیە زۆرجار لە بەرچاوی خاصەتەن ئەوانەی بە زاهیری حکم دەکەن ڕێگایەکەش چیە ڕێگای یەکەمە عیبارەت النەص دەڵێ ئەو دەقەوا دەڵێ خلاص هیچی دینە بەڵام ئەوە ڕێگایەکە لە ڕێگایەکان بەڵکو ئەو عیبارەت النەصاش دەبتە دوو بەش ئەغلب جاروا دەبی بەشە یەکەمەکە ژێرێ کە بەشە دووەمەکە ئەسڵەکەیە عبارة النص معناه سيا برزان عبارة النص معناه أويا هي دلالة الكلام على المعنى المقصود منه أي المعنى المتبادر فهمه منه سواء كان مقصودا أصالة أم تبعا عبارة النص أويا زور زاروا دبي إما حكم الشرعية كان الراس وخولة سور دقرين لا دقك أو دقة أو هذا فرمي أتورك دقة كي وردقري بلام لو دقيش أقام لبي بدو شوازة شێوازشیان هەر بە زاهریەکەیە ئەوە پێی دەگوترێ زاهری شەرع بەشێکی دیکەیان لەخێر ئەو معنای لە پشت ئەو دەقەیە یعنی وەکو معنایەکی دی قۆڵتری هەیە ئایا مەبەز لەو دەقە چییە مەسەل بۆ نمونەک ببینی تا تێبگەین خوای گەورە باس لە بەیع و ڕیبا دەکات دەفەرمێ أحل الله البيع وحرم الربا ئەسە دوو معنای هەیە معنایشان واتە زاهریەکەیە کەوە ئەساڵەتەکە نییە لە عیبارەتەکە وەردەگری خوای گەورە کڕین و فرۆشتنی حەلال کردووە ڕیباشی حرام کردووە ئەوە واتایەکە بەڵام ئەوە واتە ئەسڵەکە نییە ئەوە واتە مەقسوودەکە نییە لەو ئاەتە بەڵکو ئەو ئاەتە دەبی بزانین ئایا هۆکاری دابەزینەکە چییە جوولەکەکان لەبەرەوەی بازرگان بوون و زۆر عەزیان لە پارە بووە يعني بحر شێوازێک بی حەولیاندایە پارە وەرگرن یەک لەو ڕێگا ناشەرعیانەی وەریان دەگرت بە ڕیبا پارەیان وەردەگرت لە خەڵک جا کاتێک خوای گەورە یعنی فەرمووی ئەو ڕیبا حرامە ئەوان گوتیان باشە بۆ ڕیبا حرامە یعنی ڕیباش عینە وەکو بەیع وایە پارە بە پارە دەدەی بە زیادە تو کڕین و فرۆشتنی شتێک بە شتێک دەگۆڕیەوە بە زیادە هاوش هەر وەکو یەک وایە زاليرا خوي پروردگار كذا فرمي أحل الله البيع وحرم الربا مقصدي ليه نفي المماثلة بين البيع والربا نخي الربا وبيع وكوية قوانية زال السياق آية كان قرت مشاكل يلا باشا وبيشوا لبو من دردكويت إذا دا فرمايشتكاني پیغمبر عليه الصلاة والسلام إذا آية مقصد للربا سبوا ئێستا مەجال نییە لەوانە گەر مەجال هەبی فەلسەفەت الربا یان فەلسەفەت حرمەت الربا جارێک مەجال هەبی باز بکەین یعنی خەتەرترین شت لە ڕیبا بەڕێزان دروستبوونی بەندایەتی بەشەر بۆ بەشەرە ئێستا گەر ملاحەزەی ئەو دنیایە بکەین ئەو نیزامی عەولەمەیە یعنی وڵاتی داگیر دەکات خەریکە بەشەر بەشەری داگیر دەکات دەیکات بە بەندەی خۆی هەمووی بەهۆی ئەوەیە بە تایبەتی وڵاتە زلهێزەکان جاری وا دەبی وڵاتان هەژار دەکەن فەقیر دەکەن هیچیان نامینێ جا داوا دەکەن دەڵێن باشە ئەخرما ئێستا هیچمان نییە دەوڵەمەندەکە دەڵێ بابا من پارەت پێ دەدەم هیچ مشکلەم نییە چەند ملیارت دەوێت 100 ملیۆن دۆلارت دەوێت ئەوەندە بەڵام ئەمن بە زیادەم دەوێت باشە بە زیادە ئەو وڵاتە بەخۆی هیچ تێنەیەشتیە تۆ با بڵێم کێشەشی وات بۆی دروست کردی هەر بە حیاتی ڕاز نابتەوە پارەکەی دایە دەڵێ مشکلە نییە پێم بدەن ئەمن زیادەکەشم لەسەر عەسێ بکە باشە ساڵ دەسوڕێتەوە دەڵێ دەزانی ئەو 2 ملیارم دایە تو ئێستا بوویتە 2 ملیار و مەسەل 500 ملیۆن یان 2 ملیار و نیو دەڵێ مشکلە دەڵێ عیلاج یا لە پێم بدەوە دەڵێ نا نیمە دەڵێ باشە با ساڵێکی دی تەعزیر کەینەوە لۆ ساڵی ئایندا لەوانێ بتە 5 ملیار ئەو جارێ بتە 10 ملیار لە ئەنجام و نەتیجە لە ئاخری چی لێتێت دەڵێ وەڵای من نیمە دەڵێ من وەڵای زیاتر ناتوانم پێ بدەم و داوای پارەی خۆم دەکەمەوە دەڵێ نییە عیلاج چییە دەڵێ عیلاج ئەوەیە زۆر هاسانە نیوەی وڵاتەکەتم پێ بدە یعنی تەواو با نیوەی وڵاتەکەی تو لە بۆ من بی یان وان بۆ بکە وان بۆ بکە وان بۆ بکە کەوا لە نەتیجەوە بیبی بە چی بن بیبی بە کۆیلەی من ببی بە عەبدی من کە ئێستا دنیا زۆربەی وایە
ئەمە باز لە کۆیلاتیە قەدیم دەکرێ وەڵڵای ئیسلاماتی و کەسی ئیسلام کۆیلەی داننایە هەر کۆیلا هەبووە ئیسلام لە ناوی برد بەس کۆیلاتی پێشانە کە نەفەرک دەبوو بەندەی نەفەرک ئێستا ناو وڵاتان هەمون دەبن بە بەندەی وڵاتێک يعني زاخوای گەورە گوتی بابە ئەو معنایە لەوە زۆر زۆر گەورەترە کەنگۆ بڵێن مەسەلەی کڕین و فرۆشتن حەلالە و بەیع ڕیبا حەرامە نەخێر وەکو یەکوانێک کاتە معنای ئەساڵەتی ئەو بابەتە ئەوە لێرە چما پێ دەلێ ئەو عیبارەت و نەسەکەواتە بەو شێوازەی بی دەلێ ئاگادار بن هەموو دەقەک گەلە جاروایە دوو واتای لێ وەردەگری دوو معنای لێ وەردەگری معنایەکی زاهری هەیە بەڵام معنایەکی ژێرەوەشی هەیە ئەستا بەشێکی زۆری مەسەل ئەو خەڵکێکە تەعامل دەکات لەسەر دەقەکان حتا لەگەڵ فەرمایشتەکانم لەبەرەوە زۆر زادەگەم زۆر گرینگە ئەتوو بزانی ئەسبابی نزولی ئاەتەکە چییە بزانی ئەسبابی ورودی حەدیسەکە چییە هەندە زار کە حەدیسەکتێ خەدەبی تو بزانی حکم بە عیلەت دەبەسرێتەوە الحكم يدور مع العلة وجودا وعدما علت گۆڕا حکمەکەش دەگۆڕێ ئایا سەبەبەکە ئەوە چییە يعني ئێستا مەزال نییە ئەگەم ئەمە باسکەین ئینشاءالله بابەتێکم هەیە ئەگەر فرسەتێک بوو الفتوى على ضوء المقاصد الشرعية زۆر مهمە ئینسان بزانی فتوا بدا بە پێی مەقسەدی شریعەتی خوای گەورە ئینجا بە پێی ئەوەی بزانی ئەو دەقەیە لە ئەسڵەوە بۆ چه هاتیە يعني کە تو ئەوە زانی لەو کاتی زۆر هاسان دەبی ئەستا یەک نمونەی بەسیط بینین ئەوە کە پێ دەڵێن معنای پشتەوەی زاهریەکەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ الئەئیمەة من قوڕەیش ئێستا زۆر کەسێ بەو دەقەی وا تێدەگا حتا دنیا خراپی دەبی حاکمی مسلمانان کێبی قوڕەیش بن بنەمالەی زیاترەوەی ئەبوو جەهل و ئەبوو لەهاب وانە هاتینەوە گەبەی هەندێکی ژوور کێوەگە هەندێک لە خۆ ببەن بلێ کە ئەتا لە سەیدەکان بی ئەولاد الرەسوول بی دوای لە ئەخیریەکە لۆ شیعەکان بیوتەوە يعني بەزاهریەکە وایە ئەوە نییە حەدیسەکە بەڵام بڕۆ ئیبن خەلدون کاتێکە تێت دەلێ ئەو حەدیسە فێرە حوکمڕانیمان دەکا چۆن فێرە حوکمڕانیمان دەکا دەلێ لەو کە سەردەمەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو دلای جەنابتان معلوم بوو قەبائیل پەرتەوازە بوون هەر یەکەو لەوە بەرەمالەی خۆی دەبرد تاکە قەبیلەک لە ناو عەرەبان لە جەزیرەی عەرەبی هێزی هەبووە توانای هەبووە بەقووەت بووە تا ڕادەیەک مەقبول بووە لە ناو عەرەبان قوڕەیش بووە يعني ئەگەر بیان گوتبا یاڵڵا ئەمە دەمانەوە یەک ببێت بە برا گەورەمان لەوانەیە بەسەر قەبیلە مەسەل نیوەگە ڕوبعەک ڕازی بانەیە یەک لە دەقە ڕازی نەبوون دوو لە دە ڕازی نەدەبوون بەڵام لە بۆ قوڕەیش تا ڕادەیەک هەمووی مەقبول بوون لە ناویان زەدە فەرمێ ئەوە ئەوەت پێ دەلێ برا ئاگات لێبی مراعات بکەن ئێستەنگۆ ئێوە لە ناو خۆتان بتانێ برا گەورەك هەڵبژێرن دەبی چی هەڵبژێرن عادەتەن ئەو ئینسانەی تا ڕادەیەکی زۆر لە نێوان هەمووتان مەقبول بی چونکە ئەوە بەیانی ئیدارەی هەمووتان دەکا هەمووتان بەڕێوە دەبا لەبەرەوە دەبی تا ڕادەیەک ینی ئەوەش بلێ وەڵڵا ئەوە پشتی پێدەبەسرێ ئەوەش پشتی پێدەبەسرێ کەواتەوە قووەتی هەبی ئەوە هێزی هەبی یان ئەوە جا قەدێ قووەت یانی قووەتی عیلمە قووەتی ئەخلاقە قووەتی دینە بە هەر لایەک دەگرێت کە ئەو قووەتە لە بەرژەوەندی مەسلحەتی کێبی هاوڵاتیان بی ئجا باشە دەفەرمێ لەو سەردەم ئەوها بوو ئایا مەرجە ئەو قوڕەیشە هەروەهانە معتەبەر بی و هەروەکو خۆی بمینێتەوە نەخێر مەرج نییە ئەوە لە قۆناغە گوا بوو لەوانەیە لە قۆناغە گوا نەبووە لەبەرەوە قۆناغەکان عوسمانیەکان بەهێزتر بوون عوسمانیەکان بەقووەتر بوون عوسمانەکان لە ناو خەڵکە وەکو چەک و سیلاح و دەسەڵات و ئەوان توانیان تەتارەکان مەغولەکان لە ناو ببەن سەلاجیقەکان و کە هاتن زیاتر ئەوە توانیان ئیسباتی هێز و قووەت و توانای خوان بکەن عالەمی ئیسلامی کەواتە بەوان ڕازی بووبن بە حاکمیە ئێخۆ ئەوانە قوڕەیش نەبوون کەوابی بەڕێزان چەند میمە تۆ لێرە ئاگامان لێبی یعنی دەق هەروانەی نییە ڕاستە خۆ بچێ ناو دەقەکە جا عیبارەت و نەز دووشتت پێ دەلێ لایەکەوە گەلک تو حەدیثەیە بە زایریەکە وەردەگری بەڵام هەندێکیانیش نەخێر معنایەکی شاراوەی لە ژێرەوەیە کە ئەسبابی نزولەکە دەزانی کە با بڵێم سەبەبی ورودی حەدیثەکە یان بەڵگەکە ئەوە لە بۆ دەرێتەوە خالی دووەمین شتێکی دیمانەیە پێی دەگوترێ ئیشارەت و نەس زۆر واتە مەعنا هەیە بەڕێزان ئەسڵەن دەقەکە ڕاستەخۆ باس لە بابەتەکە لە بۆ ناکە بەڵام ئاماژە لۆت پێ دەکا ئیشارەت لە بۆ پێ دەکا
مثل بون من أخوة يورد فرمي أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. طبعا إشارة الناس معنى يسيا لفرمي هي دلالة الكلام على معنى غير مقصود لا أصالة، غير مقصود لا أصالة ولا تبعا. دلالتي كلام يعني وشا يعني لفظ يعني قرآن وحديث لسر واتاو معناك كأو واتاو معنايا نام مقصدك يا ليرة نبا أصالا نبا تبعا، يعني ما بس عبارة النص كهنية أصلا أديتيا ولا تبعا، ولكنه لازم للمعنى الذي سيق الكلام لإفادته. بلام أو دقيا سرنز درادة شيشي بوشت شديكا بو أو حكم شديد الزجاج شديد ديريني تخوا أو أجر عالم نبي أجر أو إنسانا نجي يشتبه لوتكي للشعر زابون للزبان عربي أو شون دزاني أو دقيا إشارة بوشت شديدة با تنانت الصحابة كانش عندك أو شتانا نزانية. يعني إمام عثمان بو قوراتي أخوي زارق لزار كان يقل خزانة كاني دلين من دالي دبي بشش مانقان قماني لو دروز بزينابي هر وكو بشر إنسان بيش دكاتوا شتيوا نبوا بلام عزليناكا تباشا بيس عزل بكم بسم باب سيادة ابن عباس بكم أو حبر الأمية أو هم كسك شارة زاترة لقرآن ونوق أو اشتق له بابتي بزاني إذا أخو إمام عثمان قرآن يوم إذا برا أخو إمام عثمان أقاداري بالتفسير كان القرآن شيء دتيبه ابن عباس ده فرمي ده خدي كسكترا عبد الله كوري امام عباس خوان للرازبي ارمن من دالكم اوهابوها بخوام قمان ولا خزانكم لو درزبوها خو حتى سور دين دارج بي خو ناس بي بشره اخر معقول يشتيها نبوه فرمينا يا امام قران باز لو دكا كم دال دبي بشش مانغا اي قلت والله برام حيت اياتك القرانيه باز لو يبكى من دال بشش مانغا دبي وتي بلا والله وتي شلون دبي تي دو آيات بيكوا أقل ليش بدأي أو معنى أي دقيني شان كام دو آيات تي خواي ورا لا آياتك باز لتصدقا باز لا وكبلين بخي وكردني من دال شيرداني من دال وحملي آفرتش دكا بيكوا لا آياتك شديش بس باز لا شيردانا كي دكا ما وكي تسندا لا آياتي سورة أحقاف آياتي بازدا خواهي ورد فرمي وحمله وفصاله 30 شهرا. فصال يعني فطام يعني قرتنوي للشير دا فرمي أفراد بحملكيو بشير قرتنوي من دالك لشير قرتنوي كداشي زيادة الشير بين داد دكا سير سيماك لزقاء شدي خواهي ورد لسورة لقمان آياتي سارده دا فرمي وفصاله في عامين بسوسار ماك عامين بسوسار ماك ونيا إذا أو سي ماك أو بسوسار اللي درينا شش ماك كمعناه يسيا حملك توقل الحملة هات مشاكل برزان أو إشارة بدو آيات إشارة لبو أقل حمل ده إيوه منو تو بزايريكا خودك فعل من لدو كتاب السنة درام شلون لدو كتاب السنة درام هو كتاب السنة هر أوانية أتبز أوانية عبارتك زعمتها ورأي الساعة أخوة يرد فرمي أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم إبا صاهريكا همو ما اندزانين أقر بالروجبي حلال خيزان اللبوت بشوكا إيوانية أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم سرزي وشل قليبكي أو عبارة النص هذه إشارة النص سي إشارة النص لرايا مجتهدة كان قلت يان بلي وتيان أو دليل دروسة بلشبيسيوا بالروجي بي يعني وكبلين غسل جنابة لسربي وبالروجيج بي ولا شين دروا آياته وهذا لي دلين باشا خواهي يورن يفرموا بشاو دروسة بتيلا خزانة باشا قريما لا يشري خواهي يورن فرم لا يكلف الله نفسا إلا وسعها باشا دلي قريما نفرق 5 دقة ما 3 دقة ما لبو نيوجي باني سر زي لك خزاني كرت باشا وخلاص بو بنا بانجينا دايا بالروجي دبي استا وني خيورنا يفرموا حلال لبود إكاك أو حلال أو أم لو كاتي أو سرتي هذا تناتو أني بلا حرام تسكو آياتك هذا حلال ليش ليل أو ليلة ليش تم بيانيش نبوة باش السكي أو خوب شوا
یعنی ئەگەر خۆش بکوشی فریای خۆششتن ناکەوی وەنیە ئللا دەشتە دوای ژیبانی ئێکەواتە خوای گەورە شتەکت پێ نالێ تەعجیزی بی شت نییە لە ئیسلام ناوی بڵێین ناکرێتەوە چکە خوای گەورە حکومەکانی لە بۆ مکەلەفی ناردیە من تو مکەلەفین یەکیش لە شروطەکانمە خوێندمان وتمان دەبی چبی لە توانای مكلفي دابي لا تكليف بالمستحيل سواء كان المستحيل لذاته أو لغيره عندما أنا أبو باشا أو شروطكيتي اللي رأيش استمنات وأنا مخون بشون كواتام مجال تي كخوش نكي بيخنا دوين يجيبين أولا شيء وير ما قد لو آيته إشارة النص خالش دي كبر رزان كهمانا يعني أو تمشاكن بس لقاعدة كامة تبسر قاعد تواني حكم الشرعي كان وري لسرسا وكان يكبع عبارة النص قد بتدوبش أو زاري بإشارة النص أو زاري بدلالة النص دلالة النص معنى يسيا دلالة النص ده فرمي هي دلالة اللفظ على أن الحكم المنطوق ثابت لمسكوت عنه لاشتراك ما في علة الحكم ده فرمي أو لفظة دلالة لستسد ده دلالة أو حكم منطوقك منطوق يعني أوي باسكرا دلالة أو حكم ريك بيد دلالة سند حكم شديكي هاوشيوي أو حكماش أو ديقرتوا هل يك آياتا يكشان آياتك ديقرتوا ها آياتك بيد دلالة بەڵام لەوانەیە دا دوازدە سێ چار پێنج شەش حتا دەلێی چەند هاوشێوەی ئەو بی ئەو ئاەتەکە پێ دەڵێن مەسکوت و عنهوە باز نەکرایە بەڵام ئەگەر پێی تەمەشاکەی عیلەتەکەی هۆکارەکەی عینە وەکو ئەوەیە ئەن ڕەب العالەمین دەفەرمێ دوونە ئیجتیهاد وەنەظەر هەر وتفهم بمجرد فهم اللغة حقيقة اللغة شارەزابی دەزانی دليل بلا ما دام خوي يريد فرمي أو حرامة كوت أوش حرامة أوش حرامة أوش حرامة إيه دون اجتهاد ونظر وهذا ما يفرقه عن القياس طبعا قياس دبي بيركي وعلتكي ديريني بلام دليل نا دلالة الناس بيربك كدنوش بيزنية حرنية بايك بلي قيسك شارع زابي بلا والله ما دام خو أو حرام كده كوابي أوش حرام أوش حرام أوش حرام أوش حرام أول شيء هل لو آيته ما دام خو أوي حلال كردي كاتا أوش حلال أوش حلال أوش حلال باز لو اشتكاني نكرا بلام دليل دلالة النص كبي ماندل بون من أخوة يورد فرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني أو برياري خواي پروردگار بس بنداتي بو خواي پروردگارا إنزا تساك كردنيش لدواي أو لبو دايكو بابانا لباش أنا فرمي إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف أجر قوربون نابي بقد أفك بيان يشيني طبعا علتك سيا دايكو باب زور قوريا أفش عزيدانا إيه باش الليرة لو آياتا نالي نابي جنب دايكت بدي نالي نابي لدايكت بدي نالي واني دايكت بدي ربيخي نالي حرتشي دلي درباري دايشي حمول لو آياتي دتواني ورقري لو تشكا أو آيات باسي لا بابتك كرديا كثيرين آزار وأزيتي لناو دا كأوفا كوابي أوي سروي أو آزارا يان هاوشيوي أو آزارا حموي داي قرتوا زوانك أو من نمونك مانينا بديان آياته لقرآن فرمايشتي پیغمبر عليه الصلاة والسلام مجتهد بوابه بك يعني تبي أو دقيديني قالك زارن مثلا بيدينا كان علمانيا كان سدا قرآن بيش يا زار وساسات صلاتيا بديان شدر كوتية شون لما بازك إخوالو ما بازك خوش تكانا مدبارة دبتوا بشرها برشرة برجوندي هريكا مصلحة هريكا زيان هريكا شون هبي كوابي ليرا أو آياتي تدتواني بوشي وازال لبو صدان حكم دي لبو زي بزيب كيفي داريني كوابي برزان أوش سيا أوش بيدا قوتري مفهومي موافقة يعني بمفهوم موافقة أو دلالة النصا إما تواني من مثل بين أو حرام ليدان بون حرامة جنيودان حرامة حبس كردني حرامة ناخواردني المنع كيلي حرامة يعني حرتي دليل هم لو آيات درجي ورجيرة زاوا بقرا بحرام وايا بحلال شروا بسنة شروا بمكروه جوايا زورت له قرآن
ورد ببەوە یان لە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەدەیان دەقی وا هەیە دەقی دی لێ دەردەچی. آخر خال با بڵێم لە بۆ قاعیدەی یەکەم اقتضاء النص. طبعا ئەوە زۆر مشکلەیە، یعنی ئەگەر ئەوانەیە بڵێمە بە زاهری حکم دەکەین ئێمە دەقەکان چ لێ دەدەین ئەسڵەن ئەوە ئیشکالێکی زۆر گەورەی لۆ دروست دەکات. چییە؟ اقتضاء النص معنای چییە؟ دەڵێ هو ما يدل عليه النص من طريق المعنى الذي لا يستقيم الكلام إلا بتقدير محذوف. هەندە دەق هەیە لە قورئان و حەدیث دەڵێ ئەو دەقانە ئەتوو ئەگەر وشەی لە بۆ نەینی لۆی زیاد نەکەی معنایەکە دروست دەرناسی. چۆن لە بۆی زیاد دەکەی؟ ئەخە ئاوا هەروەها گەنجێک لە لای خۆی دەبی زیادکە، هەر نەفەرێک بێت وا لای زیادکە، بەڵام زیادیش نەکەی وا دەرناچی. ئێستا فەرموو خوای گەورە دەفەرمێ وەسئەل القەریەة التي كنا فيها. پرسیار رە و گوندەی بکە ئەوەی لێینا. پرسیار رە کۆ لە گوندی دەکرێت. گوند چییە ینی؟ گوند دار و بەرد و وانییە؟ پرسیار کو لە گوندی دەکرێت. خوای گەورە دەفەرمێ حرمت عليكم أمهاتكم. دایکتان لێتان حرامە. ئەی دایک چت لێ حرامە ینی؟ یعنی بچی لە هامێزی وەربینی، بچی دەستی ماسکەی، بچی دەستی بەدەستیوە نەکەی، بچی چی لێ حرامە ینی؟ دەڵێ دایکەکانتان لێتان حرامن. وەرە بە لەفز زاهیریەکەی وەرگرا ئەو ئاەتانە ئەوە تووشی ئیشکالێکی زۆر گەورەت دەکات. نابی یعنی ئەوە نالێم ئینسان چەند زۆر بخوێنی خاصەن علمی ئوسوول ئەو کاتی دەزانیش نازانی. یعنی بە زاهیری ئاەتێکی ئەوها لە خۆ دەینی حەدیسێک دەینی هیچ ئیشکالی لەناو نییە مشکلت نییە، بەڵام بەدەیان ئاەتی وا هەیە وەرە تووشی ئیشکالت دەکات. برایەک یعنی جارێکیانەوە شتێکی خوێندبووە کتێبێک لەسەر الإعجاز العلمي في القرآن الكريم ئەوەندا معجب ببوو بەو کتێبەی یەکسەر بڕیاریدا کۆڕێک ساز بکە بۆ عامەی خەڵکەوە قورئان هەمووی معجزەیە و هەمووی باسی هەموو علومەکانی لەناودا کرێ با بە خۆ تۆ زەغل النەجار نی، یعنی بێی چ تو باسی چ دەکەی؟ یعنی تو تازە کتێبەکەت خوێندیتەوە یەک لەو مامەستانە هەندە ئاماژە بە هەندە شتی جوان دەکات لە قورئان و حەدیث کە بابەتی علمی لەناودایە، بەڵام ئەتو بێی کۆڕ دەبەستم و کۆڕەکەش بۆ هەموو خەڵک بی ئەتو لەوانەیە بەدەیان خەڵکی ئەسڵەن فاسد هەیە کە شوبهات دروست دەکات. ئەلموهیم کردی و خەڵکێکی باش ئەودی بۆ قورئان ئەودی هەر کتێبەکەی شەرع دەکرد لەو خەڵکە چار پێ نمونەی لەو خەڵکی ناوەها فەرمووە فلان ئاەتە لەگەڵ ئەوەی هەوش قسەی خۆی نییە، قسەی زانایەکە و نەقل دەکات. دوایەوە کە خلاص بوو یەک هەڵستاوتی بابە تو قورئانی چ معجزەی چ علمی دنیای چی لەنا قورئان بەسەدان هەلە و خەلەتی زۆر زۆر سادەی لەناودایە. کابرا نە نەحوی خوێندیە نە سەرفی خوێندیە تی باشە یەک تشت پێ دەڵێم هە زۆر زۆر بەسیتە خوا نێرەیان مێ وەڵا نەنێرە نەمێ باشە گوتی خوا گەورە لە قورئان دەڵێ من نێرم حاشش وتی باشە کا خوا گەورە دەفەرمێ خودە فەرمێ قل هو الله أحد. هو ضەمیرە لە بۆ مذەکەری بەکارتێ، هیەش لە بۆ مانەتی بەکارتێ. يعني هەک کابرا مێشی سوڕا و تروانێ یعنی حەیت سەودی نییە کات هەندە شتی هە زۆر زۆر سادەیە. لەفزی ئەڵڵا وەکو لەفز هەندە لەفزمانەیە، یعنی ئەگە تا و شتی پێ نەبەسرێتەوە هەر تەعاملی وا دەگەسە بلێ ڕەحلا بە هیە دەگۆترێت مەسەل بۆ نمونە بە کتاب بە هووە دەگۆترێت خۆ نە نێر لە کتێبێ و نە مێژ لە کتابەوە نییە نا قەلەم نێرە و نەمێ وانە خۆ هەندێک شت هەیە هەر لەفزەکانە زیاتر کە ئایا تای پێوە یان تای پێوە نیە زۆر شتێکی سادە و بەسیتە و سپەیوەندی بەو مۆزوعی وە نییە. یعنی کە تو مەسەل ئەوی تر بیانی لەوانەیە خوای گەورە سیفەتێکی خۆی باس کە تایەک پێ بەسرێتەوە هیچی لەگەڵ ڕەبت کە لۆ سیفەتە مؤەنەثەکەی بگەڕێت. هیچ پەیوەندی بەوەیە، یعنی ئەوە شتێکی سادەی زبانی عەرەبیە، هیچ پەیوەندی بە ئەوە نێرمەیەتی ئەوەی وە نییە وەکو بێ. بەڵام کە تو نەزانی لە خۆت ئەویدی نەبی زۆر جاران ئیشکالی زۆر گەورەت لە بۆ دروست دەکات و بابەتانە. جا لێرە بەڕێزان هەدەبی بێ زانا بێ وەسئەل القەریە، یعنی ئەو دەقەیە تا معنایەکەی دروست بی وەسئەل ئەهل القەریەتی. دەبی ئەوەی زیاتر بینی لەبۆ چکە قورئان هاتیە کە شتێک هەیە سادەیە و معنایەکانی زۆر وازەح و دیارە بۆ ئەوە حەش و دروست نەبی کەلیماتی زیاد نێتە ناو قورئان و پێویست ناکە خەڵک بزانی حرمت عليكم يعني حرمت عليكم نكاح أمهاتكم، يعني نكاح أمهاتكم لست حرام بولتان نكاحك يعني زواج أمهاتكم.
يعني ئەوەی لەسەرتان حرامە زەواجەکەیە نیکاحەکەیە نەک مەسەلەی با بڵێن دایکت و لێت حرامە و نۆکچکونی و نانی لەگەل نەخۆ لەگەلی دانەنیشە و ئەوە چیە ئەو دەقانە یەقتەضی ئەوە ئینشاڵڵا پرسیارە بوو دەکرێت دوای ئەوە ئەوی تر بکرێ حەنی حتا مامەستایەک ئەوی تری کردبووتی باشە مەجاز لە قورئان نییە ئەوانەی با بڵێن دەڵێمە دائیمەن بەدەق زاهریەکەی چییە و تەواو ئەنی حتا دەزانن لە عەقیدە خۆمان نایناو خلافانە دەزار کە دوش بە ئەشعەریەکە قسان دەکەن بێعتیبارەوە گۆ تەئویل و شت دەکەن نا عەلە قەل بێ کاکە من ئەو ڕێگایە و ڕێگایشێ هەردوولا دروستە تەواو بەڵام نەک جونی پێ بدەی و هەڵایەک دروستکەی و نازام چ ئەو مەجاز بەکاردەینی و ئەو تەئویل دەکات و ناوانی نییە هەندە شت ئەسڵەن ئەگەر تو تەئویل نەکەی و مەجازی بەکاردەینی هەر معنای تەواو دەرناچی لەبەرەوە دەڵێ یەک لە زانایان کە حافظ بووە ئەویدی کەوتی یەگوتی مەجاز نییە لە قورئان یعنی قورئان هەلە خۆت بە ڕاستیەکە چۆن بیوها دەبی بەکاربینی زانایەکی چاوساغیش تبی بەخواوە دەبی دەرسێکی پێیشان دەباس تی مامەسە تو دەڵێی مەجاز و شت لە قورئان نییە یعنی قورئان دەقەکە چۆن بیوا بخوینەوە گوتی وتی باشە خوای گەورە دەفەرمێ من كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا جواب زەم ئەوەشی هەزیات دەفەرمێ ئەوەی لە دنیا شوێر بی ئەوە لە قیامەتی شوێرە ئەتوش بەخوا لە دنیا شوێری لە قیامەتی شوێر دەبیت یعنی کاتە تو جەهەنەمی ئەوە چ لەو ئاەتەی دەکەی هەر ڕاوەستاوتی بابە وان نییە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشر يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى خذ زور سادة يا قرآني بخوي تفسير دكاتو بلام تهمو بليم والله أو هاي مجاز نية كناية نية ومصيبتي زور قورة شي زور قورة دبي لبرو جيرينغترين بابتي علم أصول فقه بالراسي أو فصل السامة طبعا ئەوە ماجستێر و دکتۆرا بە سەدان پەڕەسەر نووسرایە بە وردی بچێنا ئەو بابەتان هەر یەک لەوانە ویدیت پێ دەلێ دەبی زۆر ئاگاداریت پێ بێگەنا تووشی ئیشکالی زۆر گەورە دەبی کەوا مەسەل لە علمی بەلاغە زۆر جارەکەن عولەمای بەلاغە بە بابەتانە دەفەرمێ التەجەوز في الكلام يعني بازدان لەسەر ئەو قسەیە يعني استعمال المجاز فيه بڕۆ مەجاز ئەوها باس کرایە نەک مەقسەدەکەی با بڵێم حەقیقەتەکەیە ڕاستیەکە نییە لەبی دەبی ئاگامان لەو بابەتانە بی بستە سەر قاعیدەی دووەم قاعدەی دووەم بەڕێزان مفهوم المخالفة طبعا مفهوم المخالفة معناه چییە هو دلالة اللفظ على ثبوت نقيض حكم المنطوق الثابت للمسكوت عنه ئێمە ئەو سار ڕێگای باسمان کرد لە قاعیدەی یەکەم ڕێک دەتوانی يعني ئەگەر هەزار مەسئلەی لەوەی حەڵکەی هەزار مەسئلەی بە پێچەوانەش دەتوانی حەڵکەی ئەو پێوە مەفهوم المخالفة يعني ئەتو دەڵێ ئەو بابەتە دەلالە لەسەر ئەوە دەدا ئەگەر ئەوها بوو ئەدیگەر وها نەبوو کاتە بە مەفهومی مخالفە پێچەوانەکەیتی دەڵێ ئەو شتە دروستە هاتا و حەددا ئەدیگەر لەو حەددە دەرباز بوو ئەوە حەرام دەبی وە نییە بە چ حەرام بوو بقاعدة شدي معناه للشرع دلالتي لفظ أو لفظي كهاتا دلالة سلسلة على ثبوت نقيض حكم المنطوقي دلالة لسر بيتسواني حكمي منطوق أو باس كرايا يعني بيتسواني وي حكمك شبه بيتسواني وبدي بخو بدأان شد برزان لو دروس دبي مثل پیغمبر عليه الصلاة والسلام لفرمه وفي سائمة الغنم إذا كانت 40 ففيها شاة لفرمه سائمة يعني أو حيواني دلوري بخوي لدروا كواتا دلي أو مراني دلورين لدروا أجر بقن بتسل أو تسل دي مرة شيء دبتقى تحدي نصاب ومرة شيء دبي الزكاة اللي بدي باشا بمفهوم مخالفة أدي أروات مرة كندا لورا داب السيبو لما الخوت الراد قلتو بخيو الذكر كانت الزكاة لينيا باشا ولا شيء ورقل هو هلو دقي يعني انت مشاكل برزان او قاعدة شديكا زور مهمة
لبومان بديان حكم دي شرعي وردقرين بي بيدري بابا مفهومي مخالفة زا أو مفهومي مخالفة إما مفهومي صفة معناها زاري واد بي حكمك بس رايتوا بصفتك هي دلالة اللفظ المقيد بصفة على نفي الحكم عن الموصوف عند انتفاء تلك الصفة أجر أو صفة نما نامنة خوي يرد فرمي قل لا أجد فيما أوحي إلي محرما على طاعم يطعمه إلا أن يكون ميتة أو دما مسفوحا ليرا خوي يرد فرمي كوما لشتك باز لحرامي عندك شدك يقلوا خين بس خيني بصفتك بس تايتوا دليل خينك مسفوح بي مسفوح يعني جاري يعني يجري يعني برا كواتا بمفهوم مخالفة خينك نر حرام نية كواتا استقر متى مشابكين همو قوشتك خيني إلا لنا ودمينيته برا هموي بشو قوشتك بك دو بارتسا دمائر باريكي كان خيني لنا ويانا خيني لنا إباشا دي وش ناخويتو بس دليلك الدليل هو حرام حلاله بدليل أو دليل خواهي ورد فرمي خينك برا يعني خينك لسرا وبزاير يكبي بلا ما قلنا الرويش لشوين يخوي ما ولا ناوت كي خوي ما أو مسفوح نية أول بسور قد بمفهوم مخالفة خواهي ورد باسس لا خينك كرسي فتشي داي تبال هر كاتك أو صفة نما حكمك شي ببيتسوانا ورد جيري أجر مسفوح بحرامة مسفوح نبو حلال يعني الحديث كي وكباس ما كد في سائمة الغنم إذا كانت 40 فيها شاة يعني كواتا عدم وجوب الزكاة في المعلوفة معلوفة أوي دابسية أوي خود بخيوي لكي لو تنقى پیغمبر عليه الصلاة والسلام ليرا آجلكي صفة شدا بالي باشا كواتا تبا مفهومي مخالفة أو صفة دتواني بيتسواني حكمك يورقري نابي بلي والله باس نكرايا ولا حديث لقرآن وحديث باس كرايا بقاعدك لبوته دلي بالرقاء أو قاعدة بالرناس سواء كانت قاعدة كي مفهومي مخالفة أوش يعني بصدان وهزاران حكم شرعي مدى تواني بس ورقرين بمفهوم مخالفة يعني مفهوم الشرط ودلالة اللفظ المتعلق فيه الحكم على شرط انتفاء الحكم عند انتفاء الشرط بس رايتو بمرز هر كاتك مرزكا هاتدي توا حكمك اشتدي ناتدي عكس حكمك إذا ببني دي مثل خوي ورد فرمي وآتوا النساء صدقاتهن نحلة فإن طبن لكم عن شيء منه نفسا فكلوه هنيئا مريئا مريئا فرتكان دبي بيان بدنوا مالي خويتي حقي خويتي باشا بلام دفرمي فإن طبن لكم عن شيء منه أجر برزامن دي ديلي خوي بطيب النفس في بياوكا وزعمان باشنية تواساري دكري خاني دكري فرمو أو بينز مسقازير منيش لابوتو هدية برو بسارك بدا حلال حلال نية حلال أديك بدا والله من جينا دمي جن ملشي بياوية الراس لمني داك ليني بسيب فروشي يبقى مفهوم مخالفة حرامة أو آية دليل كدليل فإن طبن لكم أو مرزة بالرزامان دي دلي خوي دلي بي خوش بخوي بدأ مالي خويتي لا يجوز التصرف في مال الغير إلا بإذنه أكوابيل را أوانيتين بمفهوم مخالفة دتن دسكاري زير خزاني خوان دكنويان مالي آفرتان وبكيف خوي دبات أو جائز نية بس آياتك بو آياتا أو مفهومي مفهومي شرط مفهومي غاية معناها هاي پروردگار يام برغاي پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي أوشتا جائزاتا أو حدا إكاتب مفهومي مخالفة لدواء أو حدا حرامة يان حرامات أو حدا كاتب بمفهومي مخالفة دواء أو حدا جائز دبي وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر بخون ولا باشيوان هتاوكو هاتيا خيط أبيض أسود ليك زيادة بتوا ما بس يسيا كوسرتاي فجر ثانية كذبت كاتي نيجي بياني أواني كتمشاي الروج لكان أجا الدنيا سامال بيتمشاي لاي بابل من الروشلات بكا تشكى كتير أو تشكى تشي قوة الروجة يعني كبير الفجر الصادق
وردە تێت اینجا بەڵاو دەبتەوە ڕۆناک دەبی ئەو کاتێ ئەو شەوقە هات ئەوە ڕۆژ و شەو لێک زیاد دەکاتەوە کەواتە ئەوە دەبتە سەرەتای ڕۆژ کەواتە ئەوە سەرەتای کۆتاهینانی بچیە بە خواردن و خواردنەوەیە ئێکاتە بە مەفهومی مخالەفە ئەگەر ئەوە دەرچوو حرام دەبی يعني خلاص ئەو قورئانەوە دەقە دەڵێت هاتە ئەو حەد دەکات کە ئەو حەدە دروست بووتەوە و پەیدا بوو خلاص توش دەبێت ڕابگری خواردنەکە ئەوە لۆ طبعا دائما ئەداتی غایش یان مەسەل گەلە جاران بە ئیلا بەکارتێ یان هەندە جار بە حەتا بەکارتێ ئەوە وایە خلاص دەبی ئاگامان لێبی بەڵام ئاگاشمان لێبی حەتا و ئیلا و ئەوانەش لە دەبی دائما لە عیلمی ئوسولی فقه ئاگاداریت بە زبانی عربیش نەبی دەبی بزانی ئایا لێرە ئەو حەتا بە معنای غایەیە بە معنای مەسەل حەتفە یان بە معنای حرفی جەڕە یعنی هەزار و بزانی ئەو بە چ معنایە کاتیە ئەمە ئەوەی لێرەمە بەسمان بە معنای غایەیە ئەلەو کاتی تو دەلێوە یعنی کاتە ئیشەکە ئەوەندە هاسان نییە بەڵام ئەمە بە سادەییەکە باز دەکرێت یعنی کات تاوەکو تو لەو قەواعیدانە شارە زابی بزانی پێ تەعامل لەگەڵ قورئان بکەی زۆر زەحمەتە یعنی قورئان وهانەی نییە قورئان منیش دەزانم هەمووتان گۆش دەزانن وەکو ئێمە لە بابەتی غەیبەت حرامە و درۆ حرامە و ئێوە قەتعیاتە هەموو خەڵک ئەوەی دەزان بەس ئەحکامە شەرعیەکان وها بەو سادەیە لێی وەرناگیرێ دبي أقام لبي حساسة مفهوم عدد ودلالة اللفظ الذي قيد فيه الحكم بعدد على نفيه فيما عدا ذلك عند زاروا دبي حكم بجمارة بسرتوا بمفهوم مخالفة كم تريان زيادة لو جمارة جائز نية والذين يرمون المحصنات ثم لم يأتوا بأربعة شهداء فازلدوهم 80 جلدة أوانيك تۆمەت دەدەنە پاڵ ئافرەتان و مەسەل ئەوی تریانیش نەکردیە داوێن پاکنیش دەبی 80 جەلدەیان لێ بدەیت کاتە 79 لێ بدەیت حکومەتی خوا جێبەجێ نەکردیە بکەی 80یەکیش زوڵمت لێ کردیە بە مەفهومی مخالەفە یعنی کردتە 80 لە بۆیە شکاتت لێ بکە بکەی 79 حکومەت جێبەجێ نەکردیە لۆ چکە خوای گەورە دەفەرمێ ئەوەیە مفهومێکی دیمانەیە پێ دەڵێ مفهوم اللقب مفهوم اللقب معناه سيبرزا هو مفهوم الاسم لقب يعني اسم الذي يعبر عنه بالذات يعني يعبر عنه بالذات أو مفهومه كتعبير يدري بس بخود بذات دليل محمد رسول الله بمفهوم مخالفة ببلين غير محمد پیغمبر إخوانية ويان ونية استا جوابتان ددم ولا سر أو بابتانا أو اسزاني من مفهوم كان مخالفة أو صار حالتيه سي ملاحظة هي لسه مفهوم مخالفة بزاني يكم اتفق الأصوليون على أن مفهوم اللقب ليس بحجة حمو أصولي متفق لسروا مفهوم لقب حجانية يعني مفهوم مخالفة للقب ناجري كواتا حالتي بينزام أو مفهوم مخالفينية يعني كاتك أتدلي فلان كسا زيركا أو معناه أوانية أواني دي تنبلن ها بني عند زاران أو شتانا ما لبود رزدبي ما تحييك كده كده اللي باشا أما خو لا يترنينا بو باسي مناك اللي بابا خو مفهوم مخالفة لوينية كباسي أو مكردية معناه ونغنين قوش خرا هذا بي أو من أقال لبي محمد رسول الله معناه أوانية غير محمد بيغمبر نية لا لبرو الزانان همو اتفاق يعني كردية دلين نلس نصوصي شرعي نلا غير نصوصي شرعي كذا نلا غير نصوصي شرعي يعني دقة كان نوا خوما قصان نوا خوما ممكن فلان كسوايا أو يدي بلا ديار منه هاني نيمة أو مفهوم مخالفة اللي ورناجري يعني خواي ورد فرمي مثل فلان شتيا أو كسا أو هايا أو معنى أوني غيري فلان كسوهاني ني أو أمو هم اتفاق يعني لك سكدي ملاحظة دوام واتفقوا أيضا على أن مفهوم الصفة والشرط والعدد والغاية حجة في النصوص الشرعية أي في العقود وأقوال الناس حجة في غير النصوص الشرعية أي في العقود وأحوال الناس همش اتفاق يعني كده برزان هر صار مذهب أو صار مفهوم مخالفة صفة شرط غاية عدد لبو غير نصوص شرعي حجة لبو غير نصوص شرعي مقصد من أويا قصي لنوا خوما شو قصي لنوا خوما أتو مثل لي من أو سارم داتو بو شرطي سبغي نبي بمفهوم مخالفة أقل سبغي هابوسيا
بڵێ بیگەڕێنیەوە بەیعەکە جایز نییە تو ئازادی بگەڕێەوە ئەوە هەر چار مەزەب دەڵێن مادام مشکیلەکە لە نێوان خۆتانە مەفهومی هەر چار مەفهوم لە نوسوسی غەیری شەرعی حوجەیە ئەو سێلەم دات و بەو مەرجێ ئاوسە ئەگەر ئاوز نەبوو دەتوانی بگەڕێنیەوە ئەدی ئەگەر مەفهومەکە ئەوی تربی غەیری نوسوسی شەرعی بی يعني نصوصي شرعي بو أو ملاحظة السيمة من ما قلت سيم ملاحظة معناها لسه مفهوم مخالفة يقلوان اتفاقي هميا لسر أويا لقب مفهوم مخالفة لناونية يعني اسم دو هميا اتفاقا لسر أويا كمفهوم مخالفة لنصوص غير شرعي هي نصوص غير شرعي يعني يعني نواخو مقصي بشر آخر ملاحظة واختلفوا في الاحتجاج بمفهوم المخالفة في الصفة والشرط والغاية والعدد في النصوص الشرعية بلام درباري أو سارة لدقة الشرعية كان بي خلاف لنيواني أندرزبو فذهب الجمهور يعني المالكية والشافعية والحنابلة إلى أن مفهوم المخالفة فيها حجة بخلاف الحنفية أو سيما الزبكيدي يشبه مفهوم مخالفة ذكر بلام حنفية كان يشبه مفهوم مخالفة ناكن بلكو دسنا سرتاوي شديد السرتاوي كان أو ليران مزالنية باسكين يعني بشت با شتيتر دبستين بلام أوان يشبه مفهوم مخالفة ناكن بلام أو سيما الزبك الرأي أو سيش الصحترة هر سيشان يشبه مفهوم مخالفة ذكر أجر بابلين بسرابو بصفات يان بمرت ياخذ با غاية يان بسرابو بابلم شر بين سر قاعدة شديش باب خنين هربا فلا إن شاء الله بوي حول بدأ إن شاء الله التواب كين واضح الدلالة ومراتبه واضح الدلالة معناه سي برزان هو ما دل على المراد منه بنفس صيغته من غير توقف على أمر خارجي أقام الليبي أو دقانش برزان كيما تعامليان لقد كين للري الرون أشكراي وهم وكويقوانية للرؤى الصولية وإما تسار مرتبة وبلاي الرونو آشكراي معناه كدليل الرونو آشكراي يعني وآيات كان زور واضحة حديث كان زور واضحة بلام دبي آقام لبي وكوية قوانية كباش الإمام السلامانية بسيارة لبودرز بي بلا أجر وكوية قوانية يعني معناه يتسيا برزان كدليل وكوية قوانية حندشيان أوندا آشكرايا تنانات خواي پروردگار بخوشي دلي او آياتانا من نسخناكموا يعني حيز مزالي تينية او وندد دقاكاتسية محكمة هندا شان نا يعني مرونا اشكرايا بلا مزالي نسخي هي هندا شان الرونا كي كم تردبتوا لو أنا التأويل يجبكري او لبو او تبقى يعني او دقانا هموي وكوية قوانية للرونو اشكراي دوایە لە قاعدەی چارەم باز وا دەکەین هەموویان وەکوو یەکوانینە لە ڕووی شاراوەیش یعنی هەندە دەق هەیە ئەوەندە شاراوەیە یەک بەشەر نابی پەنجەی لە بۆ درێژ ئەوە خوای گەورە خۆی گوتی عادی خۆمە هەندێک دەق هەیە شاراوەکەی کەمترە بەڵام بەشەر ناتوانی تەفسیر بکە بەس خوای گەورە خۆی تەفسیری کردی خۆی دەڵێت تەفسیرەکە عادی منە من تەفسیر دەکەم بەس لۆتەن وا نایلم بەڵام هەندێک شیان دەڵێن هەلۆتانیش تەفسیر ناکەم ئەوەی دەڵێ لۆتان تەفسیر ناکەم هەم تۆ نابی قسە لێ بکەین ئەوەی دەڵێن بەخۆی تەفسیر دەکا نابی خۆمان قسەم بکەین ئەو تەفسیر دەکات لۆمان هەیە دایتێ دەست عولەمایان بە قەرائین دەتوانن يعني ئەوە دوای ئینشاڵڵا لە دەرسی داهاتوو بەڵام ئەوەی لێ دەرسی ئەو جارە بە سەریعی یەکمانەیە پێ الظاهر ظاهر چییە کە لەلایەن ڕۆن و ئاشکرایی نزمترین پلەیە لا أشكرابوني هو ما دل على المراد منه بنفس صيغته من غير توقف على أمر خارجي يعني بيسد بوناك قرينة شدي بيني بلغي شدي كبيني بزاهري ديارة آية معنى كي يعني ظاهرة وأحل الله البيع وحرم الربا وقلت من بزاهري سيا بزاهري دليك كرين فروشين حلالة الرباش حرامة ذا حكم الظاهر سيا حكم الظاهر دبي آقام الليبي ما دام قلت من دقك الظاهرة احتمال تأويلي هي احتمال تخصيص بكري احتمال تقييد بكري سوكا الرونيكي زور بقوة نية هروالا اگر واتو بزانين تأويل وتخصيص نكرايا يعني مثلا تقييد نكرايا اما قهيز بلقو دليل شدين بي بزايري حكمي بيدكين انزا او زور دقاناش
لسردمي پیغمبر عليه الصلاة والسلام لوانه نسخ بكري أو بش يكم بش دوام النص هو ما ازداد وضوحا عن الظاهر بقرينة تقترن باللفظ من المتكلم أو زارينا الروناتيكي أو أن أشكرا دبي متكلمك بخوي طبعا دبي أقاد لبي للسياق قسكان يان بهوي دابزينەوەکەی لە بۆ چ هاتیە مشکلەکە چییە ئەو زای لە بۆ ڕۆن دەکاتەوە طبعا ئەویدی لە بۆ ڕۆن ناکاتەوە یعنی ئەوە فەرقیەیە مەسەل ئەمن قسە شێ بکەم و قسەکەم دیار بی ئەنگۆ هەر یەکە و تەفسیرێک لە قسەکەم بکەن وانە بەڵام قسەکە زاهیرە هەمتان دەلێنەوە لەگەڵ ئەوەی کە من بڵێم برایان ڕاستە هەرچەندە قسەکەی من دیارە بەڵام من مەبەستم ئەوەیە چیان بە قووەترە یە دووەمەکە ئەگەر بڵێ من مەبەستم ئەوەیە زە ئەوە پێی دەگوترێت نەس هەر دەقەک ئەگەر لە قورئان و حەدیث باس کرابوو باسی لە مەبەستەکە کرد ئەوە بۆ چ هاتیە هەر وەکو لۆتانمان باس کرد وحەڵ الله البيع وحرم الربا یعنی خوای گەورە لێرە مەقسەدەکەی ئەوە نییە بەیع حەلالە و ڕیبا حرامە ئەوە بە زایریەکەی وەردەگریت بەڵکو مەقسەدەکەی وەڵامدانەوەی جوولەکەکانە کە بلێ ڕیبا وەکو بەیع نییە زۆر جیاواز لەبەر ئەو هۆکارانەی لەناو زیانانەی لەناو ڕیبایە قازانجەکانی لەناو بەعیشەیە من بەیعم حەلال کردیە ڕیباشم حرام کردی کەواتە ئەوە بوو چێ ئەوە بوو نەس ئەوە ڕۆنتر بووە ئەوە دەق یعنی کاوابی لێرە حتا لە قسەی بەشەریش بەڕێزان یەک قسەک دەکا بە زایری هیچ زۆر ڕۆنکردنەوەک نییە بەڵام قسەکەی وازەح و دیارە ئەو تو حەقی خۆتە بە وازەحی ئەوی دەکەی بەڵام چاوەڕوانی ئەوەش بکە لەوانەیە ئەو قسەیوی تەویلەشی لەناو دابی یان بە شتێکی دی ببەستەوە بەڵام کە ئەگەر وات و بەخۆی ڕۆنی کردەوە ئەو جارەی مەجالی تەویلی کەم ئەگەر دەمینێ بەڵام کەمترە لەوەی ئەوی تر کەوابی ئێستا جیاوازی لە نێوان ظاهر و نەس نەسەکە ڕۆن و ئاشکراترە لۆ چکە با بڵێ متەکەلیمەکە بەخۆی حیکمەتەکەی لێ باس کرد ئەو جارەی قەوناع غەشیدی تێ پێ دەڵێ المفسر مفسر چییە وما دل على معناه دلالة أكثر وضوحا من النص والظاهر إذ لا يبقى معه احتمال التأويل والتخصيص هەندە دقەیە بەڕێزان ئەوەندە ڕۆن و ئاشکرایە مەجالی تەویل نامینێ بەڵام یەک مەجال دەمینێ ئەگەر نەسخ ئەوش عادی خوای پەروەردیگارە بڵێ ڕاستە ئەو بابەتە ڕۆنە ئاشکرایە بەڵام ئەم لەبەر بەرژەوەندینگۆ ئەوەم گۆڕی بەو بابەتە ئەگەر نا هیچ مەجال نییە مەسەل الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة 100 مەجالی تەویلی هەیە هیچ سەد تەواو بەڵام دەکرێت خوای پەروەردیگار پاش 5 ساڵی دی 6 ساڵی دی هێشتا پێغەمبەری خوا مایە بڵێ میەکەی بکەنە 80 یان بڵێ بکەنە 110 بکەنە 100 ئەوە مەجالی نەسخیەیە بەڵام مەجالی تەویل نییە مەجالی تەقید نییە بۆ چکە وازەحە معنایەکە ئەوە پێ دەدرێت مفەسیر زۆر جاران بەڕێزان دوو زاراوە هەیە لێمان ئیشکال دروست دەبی جیاوازی لە نێوان تەفسیر و تەویل چییە طبعا قسە زۆرە لە نێوان مفەسیرەکان و عولەمایەکان بەڵام یەک لەو تەفسیرە جوانانەی کەمە لێرە نووسیتمان دەڵێن بەوەی دەگۆترێت تەفسیر ئەگەر وەهات و ڕۆنکردنەوەکە لەلایەن متەکەلیمەکە بەخۆی بی یان ئەگەر لە لایەنی قورئان بی بڵێن قورئان تەفسیر بکە حەدیث قورئان تەفسیر بکە ئەوە پێ دەڵێت التەفسیر بالمەئثور ئەگەر ئەوها بی پێی دەگوترێت تەفسیر بەڵام ئەگەر ڕۆنکردنەوەکە بە ئیجتیهاد بی ئەوە پێ تەویل یعنی کەواتە فەرق لە نێوان تەفسیر و تەویل چییە ئەگەر ڕۆنکردنەوەی دەقەکە لەلایەن شارع بەخۆوە بوو جا بە ڕێگای قورئان بیان بە ڕێگای پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وەسەلام پێ دەڵێت تەفسیر ئەوەش تەفسیری ئەسڵە کە پێ تەفسیر بالمەئثور چونکە دوو جۆرە تەفسیرمانەیە التەفسیر بالمەئثور مانەیە تەفسیر بالڕەئی مانەیە تەفسیر بالمەئثور ئەوە ناوێت تەفسیری حەقیقی ئەوەیە کە ئیبن کەثیر یەکە لەو تەفسیرانە بالمەئثورە یعنی زۆربەی هەر ئاەتێک دەینی چەند حەدیثێ دەربارەی ئەوە ئاەتی ترە هەمووی لە دووی باز دەکات تەفسیر بالڕەئی گەلە جاران ئەوە ئیجتیهادی عولەمایانە تێ دەڵێ ئەو دەقەیە و معنای دەگری ئەگەر واش بەوە پێ دەگوترێت تەویل آخر شت کۆتایی بە دەرسی ئەو ڕۆمابین بەڕێزان لە بۆ با بڵێن واتە ڕۆن و ئاشکرایەکە پێ دەگوترێت المحکەم المحكم سيا هو اللفظ الذي دل بصيغته على معناه دلالة واضحة لا يبقى معها
احتمال التأويل والتخصيص والنسخ في عهد الرسالة وهو فترة نزول الوحي أو حتى نسخ جنايقشتو أو أشتزور بابتكانا أو بابتانه قال زاران إما قال يا ساو قانونش كده لدي بقانونك دربسي نابي مخالفة سبي محكمات بي أو أخوة يورم تناند بخوي ما في نداي تخوش بقورم إتشون تدبي قانونك تاني بلي أوي بقوري كأخوة يورم عظمته وجلالته خوي دلي أو قطعية أو أنه أو محكمة أويش برزان أو بابتاني كلا أصوليات الدين يعني أو بابتاني كبيوندي بأخلاقيات ويا بيوندي بإيمان ويا أوانا ناقوري أو قران كاي بسرداناي أوانا زانان دلين وكو كولغا وايا صوابتها أواني دي أحكام الشرعية كان كمتغيراتها هم دبيلة سارسيوي أوانا بسرتها يعني كو أستو بناياتك دروز ذكي تشبيه نبي الدنجو بجسر بي هم يدو دادني بعض خانكاو تبيسقات سنا بينيو إلى أن تجسر الدنجا دا بينيو بلام هاي يقولوا أنا بقول تك بدي هم بناياتك أبديبو بلام ما نعني دواء أوا لخو أويته ببلوشي سادك بكربوشي سادك بنزري لدك ليناك أو قابل يقورينا قال الزكابرة بعض خانكاي خوي حموي تك داته بلام بناغا قاعدة كان لجنادا تك نادا أو زاري ديكور كيدا جوري أو زاري بلو كيدا كاد باويتر أو مشكلة مانية لبرو محكمات أو بابتاننا كلا أساسيات دينا كأصول إيمانا أصول عبادات حلال وحرام فضائل أخلاقية أو أنا مزالي جوريني لبرلو أو ندرون أشكرايا أو واضحة أو أي كزياتر ما باسكين بلام أوانيتر دمينيتو صار قاعدة ما برزان لا قواعد لغوي أصولي أو هذا اللي لابد درس ذات وبحول قوتي خاي پروردگار وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.